هەرێمی کوردستان ساڵێکی پڕ لە قەیرانی تێپەڕاند بەتایبەت بەهۆی قەیرانی تەندروستی و ڤایرۆسی کۆرۆناوە سەرووی 100,000 کەس دووچاری تەنگ و چەڵەمە و سەرووی 3300 کەسیش گیانیان لەدەستدا. 20 ساڵێکی بڵێن نامە زۆر ناخۆش بوو بەتایبەت بۆم نەخۆشی ڤایرۆسە کە ڕووی کرد لە هەموو جیهان و ڕووی کرد لە گەرمیان کە بەو هۆیەوە خەڵکێکی زۆر و ئازیزانێکی زۆرمان لەدەستدا. ئینشاڵڵا ساڵی 2021 ئەم نەخۆشن و ڤایرۆسە تێپەڕێ و قەیرانی دارایی لە ساڵی 2020دا زۆرترین کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان و فەرمانبەران هەبوو بە شێوەیەک جگە لە دواکەوتنی موچەی موچەخۆران داهاتی ڕۆژانەی کاسبکارانیش ڕووی لە داڕوخان کرد. گیانم ڕۆ 2000 دەرکردەوە کاتی دۆلار و نیەکە. قەیرانی دارایی لە ساڵی 2020دا بە شێوەیەک قوڵ بووەوە زۆرێک لە هاوڵاتیان ئەو پارانەی پێشتر پاشەکەوتیان کردبوو لە دەستیاندا. ئەمە جگە لە هەڵبەز و دابەزی بەهای دراوە بیانیەکان و کاریگەری لەسەر بازار. یعنی لەبەر فرەوە جیاوازی زۆرە ئەو کاتانە خەڵک پارەی هەبوو بەڵام ئیستا خەڵکەوە ئیفلاسی ئاوردێ خەڵک ئەو پارانیشی کە پاشەکەوتی کردوایی بووە نەماوە ئیسە ڕوخیاوە. لە ڕووی سیاسیشەوە لە ساڵی 2020دا عێراق و هەرێمی کوردستانیش ساڵێکی پڕ لە ئاڵۆزی و خرۆشانی شەقام و ناڕزایەتی خەڵکیان بەڕێ کرد. لە دەستپێکی ساڵی 2020ەوە تاکو کۆتایی ساڵی 2020 دەتوانین بڵێن کێشمەکێشێکی سیاسی ململانێکی سیاسی گەورە لێنەوە دەوڵەتی و ئەقلیمی و ناوخۆش لە جیهاندا ڕوویداوە و کوردستانێکێک بۆ لە وڵاتانەی کە بەردەوام کێشمەکێشی سیاسیە بۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقدا کە بەڕاستی بە زەرەری هاوڵاتیانی کورد شکاوەتەوە. ساڵی 2020 هێندە ناخۆش و تاقەت پڕوکێن بوو بۆ هاوڵاتیان تەنانەت ئامادەکاری بۆ بۆنەکانی سەری ساڵ و کرسمسیش نابیندێ. ئیمساڵ تەنها دوودار زیاترمان نەفرۆشە لەگەڵ ساڵانی ترا فەرقی زۆرە. هاوڵاتیانی هەرێم و عێراق بە هەر جۆرێک بێت ساڵی 2020 پڕ لە قەیران و ماندووبوونیان تێپەڕان. بەڵام گرفتەکە ئایندە نادیاری و نەبوونی بەرچاوڕوونیە بۆ ساڵی 2021یش. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.